جمهوری ئیسلامی کاتێک هاتە سەر دەسەڵات طبعا با پێشتر بڵێم ئەوەی کە جمهوری ئیسلامی هێنایە سەر دەسەڵات ئەمریکا و غەرب بوو. خومینی بە تیاری ئەمریکا بە تیاری ئەفغانستان نهات بۆ تاران، بە تیاری فەڕەنسا هات بۆ تاران، بە فەڕەنس ئێر هات بۆ تاران. لەبەرچی لەبەرەوەی کە بناغی ئەو شۆڕشە لە سەرەتاوە چەپ و کۆمونیست و چینی کرێکار و سۆسیالیستەکان قودرەتیان تایە بوو. غەرب و ئەمریکا ترسی ئەویان هەبوو کە ئەم چەپ و ئەمریکا بە تایبەتی کە حدودی بە حدودی رووسیا بوو ببێت بە مرکزێکی ئێجگار گەورەی سۆسیالیستی و چەپ لە ناوچەکە و نفوزی ئەمریکا و غەرب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بکەوێتە خەتەر. بۆیە پشتیوانی جمهوری ئیسلامیەکانیان کرد و پشتیوانی خومینیان کرد. یەکەم قسە کە خومینی هاتووتی ماوە کۆمۆنیستها تارومار میکنیم، یعنی یەک پەیامێکیدا بە غەرب کە ئەو کۆمۆنیستانی کە هەیە ئێمە تاروماریانەکەین لە ناویانە بین و لە یەک ساڵی یەکەما 120,000 کەسی چەپ و کۆمۆنیست و سۆسیالیست و سەر بە حیزبەکان کە بەشی هەر زۆریان سەر بە حیزبی تو دەبوون هەر هەمووی ئەعدام کرا.